بەم تەجروبەی 14 ساڵەی دوای ڕوخانی سەدام بێ گفتوگۆی ئێمە لەگەڵ هەموو پێکهاتەکانی عێراق هێزە سیاسیەکانی عێراق ئاسان نییە بە تایبەتی ئێستا لە عێراق هەندێک جارە ئەبیسین ئەڵێ ئەبێت دەستور هەموار بکرێتەوە بە مادەی 140ەوە ئەشی بیسین ئەیانوێ سیاسەتی تەوافقی یاسازانی سیاسی لە عێراق نەمێنە بە ناوی ئەکسەریەت و ئەقەلیەت عێراق ببێ بەڕێوە ئەکسەریەت و عەقەلیەت معلومە بەرەوچووە بە ئەم عێراقا ولا ئەمە بە پێچەوانەی ئەو بناغانەیە کە ئێمە عێراقی نوێمان لەسەر بنیاد کرد پرسی ڕفراندۆم و دوایش پرسی سەربەخۆیی بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیی هەمەلایەنەیە و پێویستی بەوەیە نەک لە ناو وڵات هەموو هێزەکان لەسەری کۆبین بگرن لە دەرەوەی وڵاتی زۆرترین دۆست و پشتیوانی بۆ پیا بکەین ئەمە ئەسلی مەوزوعەکەیە ئەگینا ئەمە لەسەر حسابی پەرلەمان نییە کارەکردنی پەرلەمان لەسەر حسابی بەرنامەکانی پێشوو نییە کە ئێمە هەموو لایەنەکان بە گەرمی مناقشەی لەسەرەکەین و لەسەر حسابی هیچ داخوازێکی خەڵکیش کە نییە